لەسەر بڕیاری وەزارەتی ناوخۆ 4 هێلیکۆپتەر بە تیمێکی فڕۆکەوانیەوە بۆ شاری سلێمانی دابین دەکرێت. بریکاری وەزارەتی ناوخۆ دەڵێت هەر یەک لەو هێلیکۆپتەرانە بۆ کاری جیا بەکاردەهێنرێت. لە مەراسیمێکیشدا هێلیکۆپتەرەکان ڕادەستی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کران و ژمارەی فڕۆکەوانەکانیش 15 فڕۆکەوانن. ئەمە هێلیکۆپتەرانە بەکارهێنرێن بۆ بەداچوونی تاوانباران بۆ شوێنانی کە خەڵک بە سەیارە و بە پێ ناگا. ئەمە هێلیکۆپتەرانە بەکارهێنرێن بۆ گەیاندنی کارمەندانی دیفاعی مەدەنی بۆ شوێنانەی کە ئاسان نییە خەڵکی پێ بگا بۆ سەربینایی بەرز بۆ شاخ بۆ گەیاندنی پۆلیس. ڕاستە 2 ساڵە کڕاوە بەڵام ئەمە تەدریبی بیستووە ژمارەیەک فڕۆکەوان تەدریبیان کردووە لەسەری ئیدامە کراوە لە هەولێر کە تەدریب تەواو بوو لەو چەند ڕۆژی پێشوا ژمارەیەک فڕۆکەوان تەخەڕوجیان کردووە بەهۆی ئەوە تەخیر و دابشکردنێک. سەرپەرشتیاری ئەو هێلیکۆپتەرانە دەڵێت لە ئێستا بەدواوە بەردەوام لە ئامادەباشیدا دەبن بۆ هەر ڕوودا و پێشاتێکی کتوپەڕ. تیمەکانیشان ڕاهێنانی تەواویان پێکراوە بۆ ئەو کارە و هەر یەک لەو هێلیکۆپتەرانەش کاری جیا دەکەن. بە نمونە هێلیکۆپتەرە سوورەکە بۆ ئاگرکوژێنەوە بەکاردەهێنرێت و ڕەنگی شینیش بۆ فریاگوزاری هاتوچۆ و دەستگیرکردنی تاوانبار بەکاردەهێنرێت. ئەو فڕۆکانی کەوا هەمانە ئێستا حالیان نزیکەی 20 فڕۆکەمان هەیە. ئەو 4 فڕۆکەیە نێرا وێرەی ئیسیەکیشمانەیە ئەو لێ هەر نوعێک لەو هەلیکۆپتەرانە ئیشێکی هەیە. ئەو سوورانە بۆ نوعێک ئیشە، ئەو شینانش بۆ نوعێک کاری تر بەکارێنێ. ئەو سوورانە تایبەتن بە ئیشی ئاگرکوژاندنەوە. ئینشاءالله هەر لە چەند ڕۆژی داهاتووشدا لەوانەیە لێرە تاقیکردنەوە لە پێش چاوتان کرد. پێشتر بەڵێ پێشتر 12 فڕۆکەوان هەبوو لەسەر ئەم فڕۆکەکان، بەڵام ئەم ساڵ لە مانگی دووە 3 فڕۆکەوانی تر ڕاهێنەر کرا لەسەر چۆنێتی ئاگرکوژێنەوە بەفعلی بکرێ. ئەو فڕۆکانش هەروە دانراوە لە مەتاری سلێمانی بمێنتەوە. ئەو هێلیکۆپتەرانە ماوەی 2 ساڵە لە کۆمپانیایەکی ئەوروپی کڕاون و لە هەولێر دانراون. هەرچەند دەبوو 2 ساڵ بەر لە ئێستا بهێندرانە پارێزگای سلێمانی، بەڵام بەهۆی مەشقی فڕۆکەوانەکانی تا ئێستا دواکەوت بوو. بەڵام لە ئێستا بەدواوە بە تەواوی تیمەکە ئامادەیە بۆ کارکردن. تا ئێستا لە باشووری کوردستان بۆ ڕوودا و کارە ساتە کتوپڕەکان هێلیکۆپتەر بەکار نەهێنراوە، بەڵام بەهۆی زۆربوونی ڕێژەی دانیشتوان لە شارەکاندا ناچار بیر لەوە کراوەتەوە بۆ ڕووداوە فریاگوزاریەکان لە ئێستا بەدواوە هێلیکۆپتەر بەکار بهێنرێت. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیان، فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی.